5 شەو و 5 ڕۆژە خزم و کەسوکار ئێشەگیری پرۆژە ئاوی داقووقن. خێوەتیان داناوە، نان خواردن و شەومانەوەشیان هەر لەو شوێنەیە. هەوڵەکانیان بۆ دۆزینەوەی تەرمی قەیس سابری 51 ساڵانە. ئیبراهیم برای خنکاوەکەیە، دەستەوەستان دەڕوانێتە شەپۆلی ئاوەکە. چاوی لەوەیە تەرمی براکەی بێتە سەر ئاو. بەوتەی ئەو براکەی بەڵێندەر بووە، بڕەپارەیەک قەرز کەوتووەتە سەری. بەرگەی نەدانەوەی نەگرتووە، ڕوبەڕووی ئەم چارەنووسە بووەتەوە. بۆ 3 دەفتەر زۆر زەقتیان لێ کرد و ئەوە ژیانیان لێ تاڵ کرد. ئەیشی مقاوعیشی معمەلیە کرد کەەوە معمەل لە سین و لە تورکیا دروستیانە کرد، ئەوە لێراکە دروستیە. کێشەکەمانەوە بی کەس ناتوانێت بچێتە ناو ئەم سیفۆنەوە لەبەرەوەی مەسافەکەی 2200 مەتر. ئێستاکە بیمانە دوو بەشتری، بەشێکماناتە سەر سیفۆنەکە لەسەر مەخرەجەکە، بەشێکمان ڕۆیە سەر سەدەکە لەولاوە بۆ سەقاتەکەی تر. چاوەڕمانە داوای ڕەحمەت خواکەین و بەشکەم 5 ڕۆژە. فەداواکاریمە لە خەڵکی دووس ئەوەی وا لەبان ئەم مەشروعەتە. ئەگەر چاوی پێی کەوت خەوەری مەرکەز داخۆق بدات، بڵێ کاکەوە جەنازەیەکمان دۆزیێتەوە، بەشکەمە ڕۆینێ بەشکەم خۆیە بێ. لە ماوەی ئەو 5 ڕۆژەی قەیس لە پرۆژە ئاوەکەدا خنکاوە، تیمە فریاگوزاریەکان هەوڵی دۆزینەوەیان داوە بۆ دۆزینەوەی تەرمەکەی، بەڵام بێسوود بووە. بەوتەی کەسوکاری خنکاوەکە دۆزینەوەی تەرمەکەی سەخت بووە، بەهۆی ئەوەی شوێنی خنکانەکەی لە ڕێڕێوێکی قوڵدایە. ئێستا داواکاری خانەوادەی خنکاوەکە هاتنە سەرخەتی حکومەتە تا تەرمی کوڕەکەیان بدۆزنەوە. ئەمە حاڵمانە ئیساونەمان لێرەیە و قسمێکماش کەوتەتە پێشۆ لەولاوەشۆ چاوڕێکە. گەرەکمانە تشتێ بدۆزینەوە ئەمەمان بۆ دەرکە. ئیساوەمان داناوە گەرەکمانە ماوە بۆ بڕوین ئالیا تێبێنین، تشتێ بێنینەوە، گەرازمان ئاوردە، مۆلدەمان ئاوردە، غەتاسمان ئاوردە، گەرەکمانە ئەم ئاوە کەمۆکەین بکەوینە دوای، جارێت ترمی نەی بکەین. هەمانە لە حکومەت بکەوێتە فریامان بە ئالیاتێ، بە تشتێ بێتە نێزگمانەوە. خۆیان حەوڵیاندا، بەس حەوڵەکە تشتێ زۆر گەورەیەوێ. قەیس سابر جگە لەوەی قەرزار بووە، بەهۆی سکاڵای خاوەن قەرز دادگا 2 ساڵ زیندانی غیابی بۆ دەرکردووە. ئەو باوکی 7 منداڵە و خەڵکی قەزای داقووقە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، قەزای داقووق.